زمانی ئینگلیزی یەکێک لە شەکانی زۆری زەمانەکانێتی. لە زمانی کوردیان کە باس لە ڕابردووەکەی بە شێوەیەکی گشتی 4 جۆر ڕابردوو فێرەکەن. ئەڵێ نانم خواردووە، نانەکەم خوارد، نانم دەخوارد، نانم خوارد بوو. 4 جۆرە بۆ باسەکە. ئەوە ئەڵێ نانە خۆم ئەنی 5، بەڵام وەرە بۆ زمانی ئینگلیزی 12 جۆر بەس زەمان گەلە جۆرەکانی تریش. بەڵام 12 جۆری ئەساسی وەک چۆن لە کوردیا ئەم 5 ئەساسیەمانەیە، لە ئینگلیزیە 12 دانەمانەیە. دوایی ئەڵێ باشە ئەم هاتبینە یعنی چی، ئەم وەزە یعنی چی، ئەم ئیزە یعنی چی، وە زۆر شتی تریش. ئێستا من هات بگرنەوە زۆر بەکەمی بە ماوەیەکی زۆر کەم ئینشاءڵڵا هەمووتان بۆ ڕووناکەمەوە. خۆشەویستانم ئاگام لێ کە لە چاتەکە ئەنووسن و چاوەڕێەکەن و ئەو بەڕێزانش دەستیان هەڵبڕیوە، تەنها چەند دەقەیە کات بە من بن، من لە خزمەتتانم. خۆشەویستانم تەماشاکەن. لێرەوە دەست پێەکەین هەموو کاتەکانی زمانی ئینگلیزی چیت هەیە؟ present simple، present continuous، present perfect، present perfect continuous، past simple، past continuous، past perfect، past perfect continuous، future simple، future continuous، future perfect، future perfect continuous. خۆشەویستان ئەم هەمووە ئایا ئەکرێ بە ئاسانی و بە خێرایی فێر ببین؟ تەماشاکە. تەنها بە چەند خولەکێکی من وعدێم بەس تەرکیزکە، ئەگەر بێت و بە مۆبایلەکەش ڕسمێکی سەر شاشەکە بگری 2 سەفحەیە، 2 سەفحەکەم تەواو کرد، ڕسمی بگرە، بەزێ سەعی کا بکە، من دڵنیا دەکەم هەموو زەمانەکانم فێر. تەماشاکە. تەنها بە چەند خولەکێکی کەم بە ناوی خوا دەست پێ یەکەم. یەکەم قسە ئەوەیە بە نمونە فێر ببن نەک بە یاسا. ئەمانە ئەگەر یاساکەی فێر ببی بڵێ سەبجەکت زائیدەن، ڤێرب زائیدەن، چی زائیدەن، چی زائیدەن، کۆمپلیمنت، یعنی ئەوەیە کە لە مەکتەب خوێندووتە. لە ئینگلیزیدا ڕستە یان سادەیە یا بەردەوامە. ئەمە یەکەم قسە. یا سادەیە یا بەردەوام. بەردەوام ئەوەیە کە تۆ فرمانەکانی بی ئەبینی، واتە ئیز و ئەم و ئاوەزوێر لەگەڵ فعلێکی ئاینجی. ئەمە و بینی ئەمە بەردەوامە. تۆ نەبینی بەردەوام نییە. یعنی ئەم دوانە بین لە ڕستەیەکە بەردەوام. ئەم دوانە و نەبینی لە ڕستەیەکە بەردەوام نییە، سادەیە. واتە هەر ئێستا یەکسەر جیای کەرەوە. ڕستە لە زمانی ئینگلیزیە یا سادە یا بەردەوامە. بەردەوامەکەی ئەوەیە جەماعەتی بی لەگەڵ ئاینجی. باش. وەکو چی؟ she is teaching English. she is teaching English. باش. مادەم is ئەبینی لە جەماعەتی بیە، جەماعەتی بی چین؟ بی چاودەکەیە، is و ئەم و ئا ڕابردووەکەیە، was were لەگەڵ بین. بین. باشە؟ ئەمانە چین؟ فرمانەکانی بی. ئەمە بینی کە یەکێکە لەمە ING بینی بەردەوام نییە. ئەمە وەکوایە بڵێ ئیشی ئەو. ئێستا دەست پێ یەکەم. هەر 12 هەموو بەردەوامەکان ئێستا لەگەڵمان لەبەریکە. هەموو بەردەوامەکان will be بڵێ لبی. ئەمە لبی. لەبەر و کرد لبی. یا is یا ئەم یا ئا. is ئەم ئا. is am are. was were. کەواتە یا will be یا is am are یا was were. یان have been یان has been. have been has been یان had been. ئەوەی لە مەکتەب دوی ناوەندی و سێی ناوەندی خوێندبێ ئەمانەی زۆر بینیوە. will be یان is و ئەم و ئا یان was یان were. have been یا has been لەگەڵ had been. ئەمە چی؟ 5 جۆر. 1 2 3 4 5. تەماشاکەن عەزیزان. she is teaching. ئەگەر بڵێ she will be teaching واتە خەریکی وتنەوەی ئینگلیزی ئەبێت. بە ئەوەشتان پێ بڵێم ING یعنی چی؟ یعنی خەریک بەڕێزان. زۆر بە سادەی لە مێشتا خەزنیکە. ING یعنی خەریک.
ئەڵێ خەریکی ئەو کارم، خەریکی ئەو کارە بوو، خەریکی ئەو کارە بووم، خەریکی ئەو کارە ئەبم. ئەم ING يعني she will be teaching English يعني easy بيت باسي بيانية دو بيانية كي نازل اگر إذا أمو أي شيء كان بكار بيني واتا استتو خريكي أو شتي she is teaching English واتا بس فعليك ING كي بخرسر اگر أما بكار بيني بو ING اگر يشيك لما أنا بكار بيني يعني استا she is يعني استا teaching English خريكي وتنوي إنجليزية استا أما خريك أما استا أما خريك أما دبيت أما خريك إذا أسانا شيك تكي تيج وتنوي إنجليزي خريك دبي يعني خريكي وتنوى دبي خريكي وتنوى يا أسا كسبينه في ING يعني شيء من فيموت يعني خريك she was teaching English يعني خريكي وتنوى بو برزان أم وزويرة واتبو يعني للرابر دوا she was teaching English خريكي وتنوى إنجليزي بو ئێستا مادەم هی شیە ئەڵێ has been ئەگەر بمانوتە ئای یا بمانوتە وی ئەوانە شتێکە ئیزانن ئەڵێ ئەگەر جێناوەکە تاک بوو ئەبێ ئێسێکی پێوە بێ ئەمە لێرە شارم یاسای گرێتەوە هەمە ئێسی پێوەیە ئەمە ئێسی پێوەیە ئەمە ئێسی پێوەیە بەما لەبیرە ئەم have been بۆ ئەوانی تر I have been we have been they have been بەڵام ئەمە has been واتە she has been it has been he has been. It's all in she has been teaching English. باشا. خريكي ING خريكي. teach يعني وتنوى. خريكي وتنوي. English ركا إنجليزي. خريكي وتنوي إنجليزي. أم has been وقابلي تا إستا. تا إستا خريكي وتنوي إنجليزي بوا. present. بوا. أم هذا و. أم هذا و. خريكي وتنوي إنجليزي بوا. إنجا إتر. هیوادارم کۆمەڵی مامۆستای زمانی ئینگلیزی ئێستاکان لە ناو ئەم وێبینارا بن یەکسەر ئەزانن کە ئەم قسەیە دەیبات 10 ساڵ لەمەوە پێشێکی بیوتە خەریکی وتنەوەی ئینگلیزی بووە هەتا ئێستا باشە ئەم هاتبینە خەریکی ING خەریکی وتنەوەی ئینگلیزی بوو بووە لەگەڵ بوو ئێستا ئینگلیزی یا سادێ یا بەردەوامە ئەمە هەموو بەردەوامەکان بەڕێز ING یعنی خەریک کەواتە بۆ ئایندە خەریک دەبێت will be ئێستا خەریکم I am باشە I'm teaching English ئێستا خەریکی وتنەوەی ئینگلیزی ئەگەر بڵێم لە ڕابردووە I was teaching English. بۆ نمونە ئەڵێم دوێنێ خەریکی وتنەوەی ئینگلیزی بووم. ئەگەر بڵێم تا ئێستا خەریک بووم ئەڵێم چی؟ I've been, I have been. بەیەک کۆلەبەریکە. وت یەکسەر بڵێ have been، یەکسەر بڵێ has been، یەکسەر بڵێ had been. بۆ ئەم will beش یەکسەر بڵێ will be. I'll be teaching English tomorrow. I'm teaching English now. I've been teaching English يعني تا ئێستا وتومەتەوە for 2 hours. 2 ساعتەی ئینگلیزی ئەڵێمەوە. I had been teaching English for بۆ نمونە 3 hours. خەریکی وتنەوەی ئینگلیزی بووم بۆ ماوەی 3 ساعت. کەواتە ئازیزان ئەمە لەبەرکە هەموو بەردەوامەکان ئەزانیت. ئەمە بەردەوامە و ئایندێ، ئەمە بەردەوامە و ڕانەبردووە، ئەمە بەردەوامە و ڕابردووە، ئەمەیان بەردەوامە و ڕانەبردووە تا ئێستا هاتووە، ئەمەشیان بەردەوامە و تەواوە و ڕابردووە و ئەوزان تو ناوەکەشی نەزانی ئێستا ئەزانی یعنی چی. کەواتە ئەمە بە چەند دەقەیە نیوەی هەموو زەمانەکانم فێر یەک دانیان ماوە ئەمیش ئەم هافبینە ئەگەر وڵێکی لە بەردەما دابنی ئەبێت وەکوە بڵێ سبەی سەعات 9 من 10 سەعاتە خەریکی لێخوڕین بوو ئەمە لە مەکتەبیش باز نەکراوە لەبەرەوەی زۆر کەم حاڵەتی وامان هەیە بەڵام بۆی بزانی ئەگەر وڵەکە لە پێش ئەم هافبینەوە بەکاربێنی
ئەوە یعنی لە ئاین تا ئایندە ماوەکە چەندەکە تا ئاین. با بچین بۆ سادەکە. بەڵام زۆر حەزەکەم بزانم کێ بۆ یەکەم جار تێگەشت. will be یعنی دەبێت بەڕێزان، will be یعنی دەبێت. کێ بۆ یەکەم جار تێگەشت لە چاتا کێ بۆ منسێت. کێ بۆ یەکەم جار تێگەشتەوە. ئەمە ڕستەی بەردەوام هەرمانەی و تاو. سپاس بۆ خوا و نووسیانە تێگەشتم ئەلحەمدولیلا. ئێستا با بچین هەموو سادەکانیشتان پێ بڵێن تەماشاکەن. عەزیزان ئەمە قورس نییە، خست کراوە. یعنی ئەنیشتاین قسەیەکی هەیە ئەڵێ ئەگەر تۆ بڵێ من شتێک تێگەشتوم ئەبێ بزانی شەرحێکی بۆ مناڵێت. قسە زۆر ڕاستە. من خەڵکە زانم مامۆستای زمانی ئینگلیزیە ساڵەهای ساڵە دەی بڵێ ئادەی it has been raining بۆچی نەڵێم it's raining. it has been raining یعنی هەتا ئێستاکە ماوەکەی چەندەکە بارانە بارێ. زۆر جار شتەکە تێگەشتی ئاسان بوو کوردیەکەی زانی ئیشەکە زۆر ئاسانە بێت. بەڕێزان تەماشاکە. بچینە بەشی دووەم لێرە شاتوان دەقە بگرنەوە بزان بە چەندێک هەموو سادەکەتان باسە. سادە وتمان چیتیان نییە؟ جەماعەتی ئیز و ئەم و ئاوە زوێر و بین و ئایئەنجیەکەی تیان نییە. یەکێکیانی تیابوو سادەیە، هەردووکیانی تیابوو سادە نییە. یعنی بۆ نمونە ئەگەر تۆ ئیزێکە بینی ئەڵێم شی ئیز ئە تیچر ئەوە سادەیە ڕستە. ئەوە ئیزەکە دەوری ئەم وشە وەرکەی بینیەوە. ئێستا من بە نمونە work یا work بە بەریقانێکی واتە ئیشکردن. ئەگەر من بڵێم I work واتە من ئیش ئەکەم یعنی هەمیشەیی. یعنی ئیشەکانی من ئیش ئەکەم. یعنی بۆ نمونە دوێنێ ئیشم کردو پێرە ئیشم کردو هەفتەی ڕابردوو ئەم هەفتەش ئیش ئەکەم بە تەماشای مانگی ئایندە واز بێنم کەواتە work ئەڵێن ڕانە بردوو بە ئینگلیزی ئەڵێن present simple من ئەڵێم تۆ بەمە فێر بە واتە هەمیشەیی شتەکە هەمیشەیی بێت. ئەو لە پلەی سەدا ئەقڵێ ئەڵێ چی؟ it boils. مثلا ئەڵێ فڵان کەس ئەو شتە ئەزانێ یا فڵان کەس دکتۆرە مامۆسایە چییە؟ بە سادەیی کە شتەکە بەکارێنی یعنی هەمیشە یعنی پێش وا بووە. ئەستا بۆ نمونە من ئەگەر بڵێم ئەو لە پلەی سەدا ئەکوڵێ ئەمە تەواو بەزێک بڵێم ئەو لە پلەی سەدا کوڵا یا ئەکوڵا غەڵەتە یعنی وەکو بە بڵێ لە بۆ داوا نابێت. کەواتە ئەم پرێزنت سمپڵە هیچی نایە بەس فعلەکە بە تەنها بەکاربێنەوە. I work. I teach English. I help my mother. I swim بۆ نمونە. I read. I write. هەر فعلەکە بە سادەی بەکاربێنە بە سادەی ئەمە present simple. اینجا ئێستا دوو کەلیمەی زۆر زۆر سادە سیرکەن بەڕێزە. ئەگەر وڵێکی لە بەردەما بەکاربێنی یەکسەرێ بۆ ئایندە. I will read. من وتم I read ئەم جارەڵەن چی؟ I will read. من وتم I write ئەم جارەڵەن چی؟ I will write. کەواتە ئەم وڵەی لە پێشەوە بۆ دامنێ یعنی بۆ ئایندە. وەکو سین و سەوفی عەرەبی. بۆ نمونە من ئەڵێم ڕاکەم I run. ئەگەر بڵێم لە ئایندە ڕانەکەم ئاڵێم I will run. من ئاو خۆمەوە. باشە؟ I'm drinking وانی ئێستا ئەی خۆمەوە. دوای ئەڵێم چی؟ I drink water every day. من هەموو ڕۆژە ئاو خۆمەوە. ئەگەر بڵێم دقەی ترێی خۆمەوە ئەڵێم I will drink it. باشە؟ I will drink it after 10 minutes. دوای 10 دقەی خۆمەوە. کەواتە بە سادەیی ڕانەبردووی سادە. وڵێکی بۆ بەکاربێنە لە پێشەوە ئەبێ بە ئایندە. یاڵای گوێ بگرن. بەڵام لە جیاتی ئەم وڵە ئەگەر ئیدیەکی بۆ بەکاربێنی ئیدی یعنی لە ڕابردووە. ئیدی بە چیا لەبەرکە بە کردا. ئیدی زۆربەی زمانەکان ئەڵمانی، فارسی، کوردی ئەخیرەکەی بوو بە تێودە زۆربەی جار یعنی ڕابردووە شتەکە. ئەڵێ ڕافت خورد باشە لە فارسیە. ئەڵێ worked listened باشە. ئێستا work واتە ئیشکردن. I work یعنی من ئیشەکەم.
I will work يعني لآیندا ئیشەکەم. I worked يعني لە ڕابردووە دوێنێ ئیشم کرد. I worked yesterday دوێنێ ئیشم کرد. ئەمە سییانیان بەڕێزم سادەی خۆی بۆ هەمیشە وڵێکی بۆ بەکاربێنە بۆ ئایندا یا ئیدیەک لە دوایەوە بلکێنە بۆ ڕابردوو. سیانە تێگەشتن؟ ئەگەر ئەم سیانە تێگەشتون وەرن بە ئەوانی کەشتان پێ بوو. ئەگەر هاو و هاسێ بەکاربێنی ئێمە ئەڵین کردە هاڵی من ئیشم کردووە کەواتە بێ بڵێ worked ئیشم کرد I worked یعنی ئیشم کرد. ئەگەر بڵێ I have worked یعنی ئیشم کردووە کەواتە ئەم have و هازە یعنی وە. I have worked من ئیشم کردووە. ئەمە چوار جۆری سادە. پێنجەم جۆر ئەم هادە یعنی بوو. ئەگەر بڵێم I had worked یعنی من ئیشم کرده بوو. ئەها کرده بوو. ئیش کرده بوو. I had worked. ئەمەش هەموو سادەکان. بەڕێزان ئەگەر هەمووی کۆکەمەوە کەمتر لە 10 دقیقە هەمووین باس. کەواتە دوو ڕەسمە لە پێشچاو بێ. ڕەسمی یەکەم ئەمەیە. یەکێک لەمانە بە دوایە فعلێکی ING واتە ڕستەکە بەردەوام. ئەمەشێ لەبیر بێ ڕەسمەشێ لەبیر بێ ئەمە یعنی هەمیشە واکەی ئەگەر ئەمەی هەبوو بۆ ئایندا بێ ئەمەی لەگەڵ بوو بۆ ڕابردووە واتە کرد. ئەمەی بۆ بەکاربێنی واتە کردووە ئەمەی بۆ بەکاربێنی واتە کردبوو. نمونەیەک بە سادەی I work من ئیشەکەم every day هەموو ڕۆژێ. I will work tomorrow سبەی ئیشەکەم. بۆ ڕابردوو I worked yesterday دوێنێ ئیشم کرد. I have worked ئیشم کردووە. I had worked ئیشم کردبوو. هەموو زەمانەکانم شەرح کرد. ئینشاءالله ئەوانەشی کە شەیەکیان هەیە لەوە چ پێشترم کەلیماتانە هەیوا هەیە زۆر نەیبیستووە من لە خزمەتتانم لە فرسەتی کەشابێ هەر لە خزمەتتان نابم.